هێوارتان باش بیسەر و بینەرە خۆشەویستەکان لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە هاتمەوە خزمەتی ئێوە هیوادارم هەموو تەندروست باش بن ڕۆژێکی پڕچالاکیتان بەڕێ کردبێ. لەم ئێوارەیەشدا بابەتێکی زۆر گرنگ باس دەکەین کە بۆ ژیانی هەر یەکێکمان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و هەندێکیشمان دەبێت زۆر بە تامەزرۆییەوە زۆر بە پەرۆشەوە بە دوای بگەڕین و هیوا بخوازین بتوانین بەشێکی لێ فێر ببین. هەڵبەتە بۆ ئەوەی کە مەبەستمە یاخۆ دەڵم زۆر گرنگە ئێمە لە دوای بگەڕین ئەویش لەبەرەوەی بابەتەکە پەیوەندی بە تەندروستیەوە هەیە، نەک تەندروستی خودی خۆمان بەڵکو تەندروستی کەسە ئازیزەکانمان هەنداوانی خێزانەکانمان ئەوانەی لە دەوروبەرمان دەژین تا بگرە ماڵی دراوسێ و کۆڵان و ئەو شوقەی کە تێدا دەژی. زۆر گرنگە ئێمە هەمیشە ئاگاداری فریاگوزاریە سەرەتاییەکان بین کە چین و چۆنن ئەمانە و یاخود ئەو بارودۆخەر لە ناکا و ڕووداوانی کە ڕوودەدەن لە دەوروبەرمان مرۆڤ ئەوەندە بتوانێت زانیاری هەبێ فریای خۆی کەوێ یاخود فریای کەسە عزیزەکانی بکەوێ. بۆ بابەتە ڕەنگە لە لای هەندێک زۆر ڕوون و ئاشکرابێ تایبەتر لەو بەڕێزانی کە خۆیان لە سێکتەرە تەندروستیەکاندا کار دەکەن و خوێندنیان هەیە، بەڵام کەسانێکی دیکە ڕەنگە دوور بن لەو مەجالە کەمتر زانیاریان هەبێت. بۆیە پرۆگرامیم ئێوارەیە دەڵێم زۆر گرنگە کاتی تەواوەتی و هەروەها تەرکیزی تەواوەتی خۆتانی پێ بدەن لەبەر ئەوەی دڵنیام زانیاری زۆر نوێ و باش دەبیستین و کۆمەڵە شتانێک فێر دەبین کە تۆ دەتوانی زیاد لە ژیانێکی پێڕزگار بکەیت. زۆر بەڕێز دکتۆر هێمن سەباح ساڵح ئەمڕۆ ئەرکی کێشاوە لە هەولێری شیرین و ئازیزەوە هاتۆتە سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵ ئێمە تاوەکو ئێمە پرسیارەکانی خۆمانی لێ بکەین. جەنابیان کە یاریدەدەری پزیشکی دەرمانسازین و بە هەمان شێوە هەڵگری بڕوانامی CPRن کە واتە فێرست ئەید یاخود فریاگوزاریە سەرەتاییەکان کە ئەم بڕوانامەی لە نیویۆرک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەدەستهێناوە لەوێ بە پلەیەکی زۆر باش توانوێتی ئەو بڕوانامە بەدەست بێتەوە هەروها کاتێکە گەڕاوەوە بۆ سلێمانی لەسەر ئەرکی خۆی بە فێرخوازی و هەروەها بە شێوازێکی فری بۆ کۆمەڵێکی زۆر لە خەڵکان لە چەند شارێکی کوردستان هەوڵی ئەوەی داوە ئەم زانیاریە بگەێنێت و خزمەت بە گەلەکەی و نیشتیوانەکەی بکات لە دوای گەڕانەوەی لە غەریبایەتی بۆ ئەوەی یارمەتی دەرێکی باش بێت بۆ هەموو ئەو کەسانەی کە لێرە هەن و لە دەوروبەری هەن تا فێریان بکات و خولیان بۆ بکاتەوە چۆن بتوانن یارمەتی دەربن ئەوانش لە کاتی ڕووداوێکی نەخوازراودا. دکتۆر زۆر بەخێر بێ، زۆر سپاس دەکەم پێش هەموو شتێ پێشەوەی کە دکتۆری کەسێکی زۆر ڕووخۆش و زۆر زوو کە یارمەتی خەڵک پێم وایە پێش ئەوەی ئەو زانیارانی هەتا بە ڕووخۆشێکە یارمەتی خەڵکی ئەڵێ دەرمان مەدە و بەڵام ڕووخۆش بە دەستەکان خۆش بە سەرکەوتوو بیت. زۆرم پێ خۆشە کە جەناب لە نزیکەوە دەبین. عزیزی من خۆشەویستم سەرکەوتوو بن. سپاس بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەتان و لە شاری سلێمانی بەڕاستی بەرهەمی جوانتان پێشکەش کردووە. زۆر سەیری تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئەم شتەکانتانەکەم دەستان خۆش بێت. ئێمە خۆشحاڵ بووین. ئەرکی زۆرت کێشاوە دکتۆر و هەم سەردانکردنت و هەم ڕۆیشتنت بۆ دەرەوەی وڵات لە پێناو فێربوون و هەم ئەو بابەت و زانیارانی هێناوتەوە. پێمان خۆشە ئەمڕۆ بتوانین لە نزیکەوە لەگەڵ بەڕێزت بردەکاری زیاتر ببیستین و دەزانین کە جەنابتان کتێبێکی زۆر بە نرختان نووسیوە ئەوش کە بە وردی دواتر هەم باس لەوەش دەکەین. بەڵام سەرەتا یەکەم شت دەمەوێت لەگەڵ بەڕێزت باسی ئەوکەین یاخود ئەوەمان بۆ ڕوونکەیتەوە فریاگوزاری سەرەتایی چییە و کێن ئەوانەی پێویستیان پێێتی و چ کاتێک زۆر گرنگە بۆ چ جۆرە نەخۆشێک زۆر گرنگە. زۆر باش. فریاگوزاری سەرەتایی بریتە لەو خاڵە لەو ڕیزبەندیانەی کاتێکە لە حاڵتە شازەکان ڕوەدا لە حاڵتە دەگمەنەکان بۆ نمونە حاڵی پڕکەمە سوتاویە تەزوی کارەبا ئیتر خاڵەکان بە پێی ڕزبەندەکان دێنە خوارەوە تا گاتە شکاوی مل و قاچەکان و فەقەرات و ئیتر زۆر شتی تریش ئەو کەسانی کە پێویستیان پێیانە چ لە کەسی خوێنەوار بێیان چی کە کەسی نەخوێنەوار بێ ئەگەر کەسەکە تا نەخۆشی داونیشیە بێ فقط بەس ئەوەنە بتوانێت سێری ڕسمەکان بکە ئەگەر ئەوەی مامۆستاکەی ڕاهێنەنیش بکاتوانێت حرەکاتەکان بکات. ئێستا ئێمە لە شارەکانی ئەوروپا لەگەڵ ڕێزمە سەگیان و فێرکردووە کە فریاگوزاری سەرەتایی بۆ خاوەنەکەی بکات کە شتێکی زۆر دەگمەنە. ئەوەی لە یوتیوب و ئەوەی کە لە گۆگڵ سێچم کردو بەڕاستی ئێستا سەگ و پشلەوە بەرەمهێنن و زیاتر ئیشانە سەگا کردووە چونکە
کات خۆی فریاگوزایی سەرەتایی کابراەک لە شاری ئوسترالیان لە شارێک ترە بز دەوازم شاری ئوسترالیە کە مەیمونونەکە کارەبا ئیگر لەسەر عمودەکە مەیمونێکی تر دێت بەدارێک ئەی کێژێ بەژێ قاچێک کە موجە بوو سالبەکەی کارەباکەی لە قاچی بێتە دەرەوە و مەیمونونەکە ڕزگاری بە ئەو کاتەش ئەو مامۆستایە بەڕێزە فریاگوزایی سەرەتایی زیاتر بەرەو پێشەوە دەبات لەوە دەبێتە هاندێکی زۆر بزەبت ئەویش علمێکە لای خۆی گەورەوە دابەزیوە بەدڵنیایەوە مرۆڤ لەوە شتێ دەکات کە ڕۆح و ژیانی مرۆڤەکان چەند بە نرخە و پێویستەکات چەند زیاتر هەوڵی بۆ بین بۆ یارمەتیداری دکتۆر دەمەوێت ئەوە بزانم ئێمە وەکو هاوڵاتی ئاسایی ئەو کەسانەی کە وانە پزیشکەکانیان نەخوێندووە لە سێکتەرە جاجاکاندانین لە بواری پزیشکیدا بەڵام هەمومان ینی بابەت کە دەڵی تەندروستی ئیتر پەیوەندی بە ژیانی هەموو کەسێکەوە وەکو جەناب باسی تەنانەت لە نێو ئاژەڵەکانیشدا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کەواتە ئەگەر جایکەینەوە یاخود بەپێی خشتێک بێ یان دابشکاریەک بێ کێن ئەوانەی کە پێویستە فریاگوزاری سەرەتایی بزانن کە زۆر گرنگە و کێن ئەوانەی کە ئەگەر بە خاڵبەندی بێ یاخود بە جیاکاری کە پێویستە فریاگوزاری سەرەتایی بە تەواوی لقەکانیەوە بزانن و کێن ئەوانەی کە پێویستە تەنها بەشێکی کەمی لێ بزانن فریاگوزاری سەرەتایی ئەو کەسانی کە نەخوێنەوارن لەگەڕێز ماوەقسەیەکەم بەبستمانەوەی خوێن و نووسینیش نەزانن مەرج نییە بزڵ ئەتوانن لە گۆگڵ یان لە شوێنە سێچی بکەن خۆیان فێرکەن ئەتوانن هەر لە یەکی سەرەتایی مناڵەکانیان فێرکەن هەر لە ڕەزە مامۆستاکان مناڵەکانیان تەلەبەکان ئەو مناڵانە چونکە مناڵ ئەو کاتە مێشکی ساوایە مێشکی فراوانە ئەتوانێ فێ زۆرشت بێت هەکاتە ئەو قۆناغی کە بگاتە زانکۆش ئەگەر لە دەشت و لە گوند و لە شوێنەکانی تریش بێت فقط بەس ئەوەی سێری ینی تویتەرەکان سوێری گۆگڵ سێرچی بکات ئەتوانێت بۆ خۆی بەس بە ڕسمیش کردارەکان بنوێنێت کە فریاگوزایی سەرەتایی ئەوە گرنگە لە مناڵانی باخچەی ساوایانەوە پێویستە یاخود گرنگە توانین فێریانکەین ئێمە ئەبێ هەمومان لە فریاگوزاری سەرەتاییەکان بزانین بەڵام ئەو خێزانانە چی کە ئەندامێکی نەخۆشیان هەیە یاخود کام لە جۆرە نەخۆشەکان کە لە خێزاندا هەبێ پێویستە زۆر بە گرنگیەوە لەم بابەتە بڕوانن دایک و باوک بە تایبەتی ئەو باوکانی کە تووشی زەخت بوونیان و دایکانی زیاتر شەکرە لە ئافرەتانە ڕوئەدەست کەمتر لە پیاوانە جەڵدە و ئەو شتانە زیاتر لە پیاوانە ڕوئەدا چونکە پیاو چەوری و مادەی کوحول و ئەم شتانە زۆر ئەخواتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە خوێنبەرەکانی بگیرێت و چەوری و زۆرشت بۆ ئەوی کە قیتە قەسەرە و باڵەوە دکتۆرە بەڕاستەکان زیاتر ئەزانن ئەو کەسانە پێویستەکە دایمە فریاگوزاری لە 100% بزانن چونکە خوانەکە تووشی هەر حاڵەتشی لە ناکاو بن ئەبێ پێویست بێ فریاگوزاری سەرەتایی لە ماڵەوە کەسێک هەر بیزانێ ئەوەژنا ئەتوانن بە چاپەمەنی کتێبەیە لە ماڵەوە بخوایان دایبنێن ڕۆژنامە زۆر هەیە دایبنن و ئێستا الحەمدولله یعنی ئەوەنە پێشکەوتن ڕوویداوە لە ماڵەوە ئەتوانن سندوقی فریاگوزاری سەرەتایی هەیە ئەتوان هەموو شتەکانی تێبکەن هەموو شتێکی دکتۆر دەرفەتەکە قۆزمەوە جەنابەت لێرە ئامادەی باسی نەخۆشی پەستانی خوێن و شەکرەت کرد کەواتە ئەوانەی نەخۆشی درێژخایانی شەکرە و زەختیان هەیە ئەمانەش پێویستیان بە فریاگوزاری سەرەتایی دەبێت ینی دووچاری حاڵەتێکی وا دەبن ئەو چین بۆ ئەو کەسانە کە زۆر گرنگ بێ منداڵەکانیان ئەندامێک لە خێزانەکان ئەوانەی کە نەخۆشێکی شەکرە و زەختیان هەیە چین ئەگەر چەند خاڵێکی سەرەتاییش بێ زۆر گرنگە دەبێ بیزانن بەسەر چاو ئەو کەسانی کە زەختیان دایمە لەگەڵایە پێویست ناکە هەموو ڕۆژێ بچن بۆ سەیدەری بەتوان بۆ خۆیان زەختێک لە ماڵەوە بکڕن ئەوە هەر خۆی یەکێکە لە فریاگوزاری سەرەتایی کات کاتێک تۆ پێنجەرەکە بەستیت زەختی ئەگریت کەسەکە چەند لەسەر چەنە بەس نەکەوتوە هەموو ڕۆژێ ئەوەنی کە پێویستکە کاتی پێویست چونکە هەر کەسێک ئەم زەختە زۆر بگرێت ئەوە تووشی قەلەقیە بێت تووشی دەرونی بکە دکتۆرە بەڕازەکان زیاتر ئەزانن تووشی هۆکاری فاکتەری زۆر ناوەکی ئەبێت کاتێکە مێشکی دایمە لەسەر ئەو زەختێ وەرە زەختێکم بگرێت و یان ئەو کەسانی کە تووشی نەخۆش شەکراگن وەرە دەرزێکی بیاکە با خوێنە بزانم شەکرەم چەندە ئەوە لە کاتی پێویستە هەفتەی جارێک ئەگەر شەکرەت هەیە دایبنێ لە 2 هەفتەی لە 14 ڕۆژە لە مانگێکە دوو جار بۆ خۆشەکری خۆت بگرە بزانە تۆ لە مودەی ئەو حەپانی ئەی خۆیت یان لە مودەی ئەو شتانەیەکی چەندێکە ئەوە فریاگوزاری سەرەتاییە کە لە ماڵەوە باردۆخی زۆر لە ناکاو پێویستە چی بکەن کەسێک کە زەختی زۆر بەرزە لە ماڵەوە توانێتی پلەکەی بزانێت
ئایا شتێکی دیاریکراو هەیە یان کۆمەڵە دەرمانێک بابەتێکی سروشتی هەیە بتوانی سوودی لێبینی تا ئەگەیتە نەخۆشخانەیەکی گەورە؟ ئەو کەسانی کە زەختیان زۆرە ئەتوان ئەو زۆر بخۆنەوە تا ڕادێک ئەو زۆر بخۆنەوە بۆ ئەوەی بگەنە نزیکترین سەیدەلی لای خۆیان ئەویش دکتۆرە بەڕێزەکان دەرزی بۆگەم ناتوانم ئێستا باسی دەرزەکان هەتا ئەگەنە لای سەیدەلەکە بە زووترینگە بگاتە لای سەیدەلەکە بۆ ئەوی زەختەکەی بە دەرزییان بەو شتە بۆیان کۆتڕۆکن ئەگەر شەکرشیان زۆ بەرزە ئەویش هەر بە هەمان شێوە بگاتە لای نزیکترین بنکەی تەندروستی خۆیان. دەستەکان خۆش بێ. سەرەتا پێشوی پرۆگرامەکە دەست پێکەین باسی ئەوەت کرد کە چەند خاڵێکی دوور درێژە فریاگوزاری سەرەتایی دابەشە بێ بەسەر کەسەکانە بەشێک لە خاڵەکان یاخود ڕێژێکی هەرە زۆری خاڵەکان بۆ ئەوانن کە نەخۆشی داون یاخود ئۆتیزمیان هەیە. ئەگەر ئەو خەزانانەی منداڵێکی ئۆتیزمیان هەیە دەبێت تا چەندێک ئاگاداری بارودۆخێوان من و فریاگوزارەکان چین بۆ نەخۆشێکی ئۆتیزم؟ ئێمە 24 خاڵی سەرێکیمانێ 12 بەسەر مناڵی ئۆتیزم و داونە دابەشەکرێ و مناڵی ئاسایش کێشەی نییە چونکە هەر مناڵێکمان لێرە ئەتوانێت بۆ پاتری قوت دەخوانەکە دینار جاران دینار هەر بوو سەد کاتی قەدیم دینار و فێنفلسی مناڵە بۆ قوتێدا لە بۆڕی هەناسیشی بوو ئەو زوو ئەیان بر بۆ ئەو بنکەیە جای وا بوو هەتا ئەیان بر مناڵەکە خنکا بوو ئەبێت دایکەکان لە ماڵەوە بزان بە چ ڕێگایەک فریاگوزاری بۆ مناڵەکان بکەن ئەو دیناریان ئەو ئاسنەیان ئەو موروی کاچێ بلوتیانە هەتا ئێرە دێ چۆن دەری بکەن بەچی حاڵەتێ بەڵام لەگەڵ ڕێزمە ئێستا کەمتر بەرەو پێشواڕۆن با دایکەکان خۆیان فێرکەن باوکان خۆیان فێرکەن یەکسەر نەچن بۆ بنکەی تەندروستی کەمتر گرنگی بۆ دەدەن بەڕاستی زۆر کەم گرنگی بۆ شتادن ئەبێت زیاتر پێش چونکە هەموو ماڵێک ئێستا بەڕاستی مناڵی بچکۆلی تایە هەموو ماڵێکیش مناڵێکی تایە ڕقی لە مناڵە بچکۆلەکەیە شتێکی لیەکە تۆزە نەوتی پێەیە تۆزێ فاسی پێەیە ئێ ڕقی لێتی چ کابرا خۆشەویستی کەواتە باشتر وایە دایک و باوکەکە وریابێت ئەبێت دایک و باوکە زیاتر دایکەکە ڕاست ئێستا قۆناکە بەرەو پێش چوون بوو بە تەکنۆلۆژیا ڕۆشتۆ دایک و باوک هەردووکیان لە داوامن دایکەکە ئۆتیزمیشیە بۆ نمونە لە ماڵ ئۆتیزمیشی چیەکە ئەیبەتە شوێنی سنتەری ئۆتیزم لە شاری سلێمانی لە شاری هەولیان لە هەر شارێک بێت ئەبێت ئەو مامۆستایە فریاگوزاری سەرەتایی بزانێت تۆ مامۆستایەک ئەیهێنیت تەمرینی پێ ئەەکەیت چی تەمرینێکی پێ ئەەکەیت مەفروزە تۆ پێش هەموو شتێ فریاگوزاری سەرەتایی تۆ مناڵی داونت لایە مناڵی ئۆتیزمت لایە تۆ دایکەکە کاتێک پێتەڵێ ئەو شتە تۆ بەس ئەوە نییە تۆ مناڵەکە بەس ئەگریت نەخێر مناڵەکە جاری وایە کلیلێک پێیکە بە سویس پلاشەکە کارەبای گرێت ئەبێ لە حاڵتە بزانی تەزوی کارەباکەی چۆن دەرێگەی ئەخۆ تۆ ناچی ڕایکێشی تۆی ڕایکێت تۆش کارەبات گرێت هەبێ بزانی بەچی شێوازێک ڕایکێشی بەچی شێوازی خاڵی بوونەوەی کارەبای تیا دەرگێن یان بۆ مناڵەکە چەخێکی پێەیە تۆ ئەگەلێنێ مامۆستای بەڕێز ئاگریداوە لە شوێنێک ڕاستە ئەو شتانە زۆر حاڵەتی کەمێ بەڵام حاڵەت شازمان زۆر بینیوە حاڵەتی وان بینیوە مناڵەکە کلێنسی خواردو خۆ مامۆساکەش ئەگەی لێ نەبووە بۆیە بێ لەم کاتانەیە زیاتر مامۆساکان فێری ئەو تەمرینی فریاگوزاری سەرەتایی بکرێت ڕاستە لێرە لە کوردستان تا چەندێک ئەو خولانە پێت وایە زۆرن یان گەشتونەتە ئاستێک بە جۆرەگە بێ ئەگەر کەسانێک خۆشی خوازیار بێت مامۆستای خۆی خوازیار بێت دەتوانێت بچێت لەو خولانە بەشداری بکە یان ئەوە تا ئەمە ئەرکی دەوڵەت و حکوومەتە ئەم خولانە بکاتە دانچاری لە دام دەستگا ڕسمیەکاندا ئێوە بۆیە لە بەڕێسانە پرسم ئێوە یەکێک لە ئەرکەس دەرەکەکەتانەوەیە کە توانای ئەوەتانە یاخود ڕێپێدراوی ئەوەن کە ئێوە ئەم خولانە بڵێنەوە تا چەند کارتان بۆ کردو ئەمە ببێتە بابەتێکی جددی و پێویست دەکات ئێمە بیزانین یاخو خۆمان بچین فێربی. ڕاستە من زۆر حەز دەکەم جەنابی وەزیر بینم دکتۆر ئالان حەمەسایەک وەزیری بەڕاستی پێویست دەکات مناڵ هەر لە ڕەوزەوە مامۆستاکان فێرکەن بیکەنە ئیجرا یعنی مامۆستاکان وەرە ئەو مناڵانە فێرکە لە ئێستاوە هەتاکو قۆناغی شش سەرەتا ئەو مناڵانە بە تەواوەتی فولە بن مێشکیان فولە بن بۆچی لە ئێستاوە فێری زمانی ئینگلیزیانەکەن زمانی عەرەبی ئەی بۆ دەرسی فریاگوزاری سەرەتاییان نەبێت ئەی بۆ مامۆستا سەرەتاییەکان فێر ناکەن ئێستا قۆناغ گۆڕاوە سەر لە شاری بۆ نمونە بچووکترین شاش باسی یابان کەین ڕاستە شارێکی گەورەی بەڵام چا شارەکانی ترەکەمی بچووکە بەڵام لە ڕووی تەکنۆلۆژیا مناڵێک ئێنی فێری دار و بەرد بووە فێری ئەلم بووە فێری تەکنۆلۆژیاوە فێری هەموو شتێک بوو ئەی بۆ ئێمە جوانە بین ئێمە چیمان لەوان کەمترە بابەتە پێشینەیەکانمان ئەبێ ڕێک بخەینەوە بزانین چی نزیکترە و لە پێشینەترە تایبەتترین یان لە هەمووانە پاراستنی تەندروستیە کە پێویستە زیاتر گرنگیان پێ بدەین. دەمێ بپرسم فریاگوزاری سەرەتایی کاتێک کە ئێمە هەر کەسێک ئەم ناوە دێنێ یەکەم شت خەیاڵی بۆ لای
سیارەی تایبەت بە فریاگوزاری سەرەتایی دەچێت بەڵێ ئەمبولانسەکان ئەو شتانە چین کە لەنێو ئەمبولانسە پێویستە بکرێت یاخود کەسێک ئەگەر ڕووداوێکی هاتشۆی لێ بەسەر هات لە ڕێگەیەک بوو شتێک هەیە فریاگوزارێکی سەرەتایی کە پێشەوەی هەتا ئەمبولانسەکەش دەگاتە لای ئەو کەسە خۆی ئەتوانێت چی بکات تا یان چۆن مامەڵە بکات لەگەڵ بریندارەکەی لەگەڵ سوتاوەکەی لەگەڵ هەر بارودۆخێکە هەیە. ئێمە جانتای فریاگوزاری سەرەتاییمانەیە و من ئەوەی کە لە کتێبەکەی خۆشمە باسم کردو جانتای فریاگوزاری سەرەتایی لۆکەیە دیتۆڵە پاراستۆڵە حەپە و ئەو شتانی کە بەکاردێت ئەمە کە پێویستە لە سیارە و لە ماڵ و لە هەموو جێک لە هەموو شوێنێکا بێت شەفرەیە شەفرەی بۆ شەفرەی بەڕینە شەفرەی مووس بڕینە نەکو مناڵ لە شوێنێکدا بنە بۆی مناڵی بچووک دەسیلەدا مناڵی بۆکسێکی داخرایی بزەبەت کلیلی ئەسا بۆکسەکان الحەمدوللا هەمووی کلیلیە جاران کلیلیە وەزێسا کلیلیە ئەتوانێت دایکە لە شوێنێک گەڵی واسێ بۆی مناڵەکە دەستکارینەکە حەپی هەڵامەتی تایە حەپی کوڕشتنی تایە بۆانی مەعیدیان ئەستێتەوە ماشەڵڵا ئێمەی کوردی وایەتمان چۆری و تیژی و تفتیە بۆی هەر کاتێ یەکسە حەپێکی مەعیدی یەکسە چارەسەرە بێت یان ئازاری سەرمانەیە بۆ نمونە کابرا سایقە لە تووشەوە تۆ هەولێیان لە هەولێر چۆتە تووشیان چۆتە سلێمانی تووشی ئازاری سەرێشە بووە ئەتوانێت پاراستیمۆڵی خۆ بەڵام لە چه حاڵەتەکە ئەبێ سیارە بۆ وەستێنێت چونکە پاراستیمۆڵ هەر ساعت ئیشەکە کە هەر ساعت ئیشی کرد ئەو کەسە تووشی گێژبوونی خۆبوونەکە با دوای نەڵەن دکتۆر و توێتی شتێکی واوە زۆر گرنگە کە حەپەکە خۆی بوەستە لە چی شوێنێک ئەوەستیت بوەستە ئیسراحەتێکی باشی لەکە چونکە تۆ خەول لەکەوێنێ ئەو پاراستیمۆڵە گیانت خاوە کاتەکە خاوی لێکەوە بۆ ئەوە نەتخواردووە بەردەوامی بدەی بە شۆفێرێکەکەت بۆ ئەوەی چاک ببی ئەنجا بتوانی شۆفێرێکەکەت کەواتە ئەمە زۆر گرنگە ئێمە بە وردی باسی ئەمە بکەین بۆکسی فریاگوزاری سەرەتایی جیاوازی هەیە ئەوەی لەنێو ئۆتۆمبیلدا هەڵی دەگرین وەک لەوەی لەنێو ماڵەکان هەڵی دەگرین بە تایبەت بە وڵاتێکی وەکو ئێمە وەرزەکانمان جیاوازن گەرمی ناو سەیارە تیشکی خۆر ئەمانە کاریگەریان ئەبێ لەسەر ئەو دەرمانانە و هەموو دەرزین بە تایبەت لە وەرزی گەرمای شار و ناوچەکانی ئێمە بابەتە کحولیەکان تۆزێک مەترسیدارن بۆ ناو چارە بە تایبەت لە پاکشکاریەکان هەموو کحولیان تێدا ئێوە چۆن ڕێنمایی دەکەن بۆ ئەو شتانی کە لێنەوە سیارە هەبێ دەبێت چۆن بێت ئێمە وەکو پزیشکی دەرمانسازی یادەی دەرمانسازی سێری هەموو حەپێ بکەن ئەو حەپانەیەکردن لە بنەوە نووسراوە چەنێ سیلیزی چەنێ بەکار بێ بۆ ناو سەلاجە بۆ 25 سیلیزیە چەنی سیلیزیە ئەیکیتە ناو پلی گەرمەکەی ئەو حەپە بزانە بوونەوە پاراستۆڵ لەوانەیە سیبێ نازان بزەبە سێ ئەوم نەکردەوە بەڵام 25 حەپەیە 25 مەفروزە بکرێتە ناو سەلاجەوە دەرزێ بکرێتە ناو سەلاجەوە نابێت دەبێت چونکە یەکسەر بەسەرەچێت تێگەچێت گەرمالێدا تێگەچێت ناتوانانی بەکاری بێن هەنێ حەپێ ناتوانێت ئەمەش زانیارێکی زۆر گرنگە زۆرێک لە ئێمە خەڵکی هێشتا وا تێگەیشتووە دەرمانەکان ئەوەی کە وشکە پێویستی بە سەلاجە پێویستە لەسەر ڕەشەتەکە بخوێنینەوە نووسراوە لەسەر هەموو ڕەچەتێک نووسراوە چەنی سیلیزیان 25 23 21 بکرێتە ناو سەلاجەوە چونکە ماشەڵڵا پلەی عێراق 45 و 36 ئیتر بەڕاستی گەرمایە ئیتر ئەگە بچی بۆ لای کەلار و بچی بۆ لای عێراق ئەو ناو بۆ لای 50 و 49 ئەو ناو ئەوە زۆر پێویستە چونکە تۆ لەسەر حەپەکە نووسرا ئەوەنە تۆ گە بیکرێ ناو سەلاجەوە سیارە خەپات کەیت و بۆ گەرمایش بەڕاستی ناکرێت ئەبێ ئەو حەپانێکێکە ناو سیارەکەەوە تەبری سایداگسنی گەشتە شوێنی بەبەست دایگرێ بیکە ناو سەلاجەوە کە ڕۆشتی دەرەوە بووە بیکەرەوە ناو سیارەکەت احتیاطی دەست خۆش بکاتێ ئێستا تێگەشتین بۆکسی فریاگوزاری چەندێک گرنگە کە لە ماڵەوە لە هەر شوێنێک هەبێ تەواو پێویستەکان هەرەوە نەبوو بۆەوەی کە کەسێک هەیە بە لە ناو بۆکس بێژگە ئەوەی کە ناو سیارەشە هەریقی ئاگرکوژێنەوەی پێ بێت چونکە بەڕاستی زۆر گرنگە لەم حاڵەتانی دوایی چەند هەفتەی ڕابردوو بوو سیارەیەک لە پیرەمەگرو و چەند سیار لە هەولێر سوویتە ئەو کەسان ئەگەر ئاگرکوژێنیان پێ بووایە ئەیانتوانی زوو سیارەکان کۆنتڕۆڵ بکەن زۆر جایش ئاگر بەدەست منوتۆنیە زۆر جا لە جگەرێک و دەست پێکە زۆر جا لە شتێکی لە بانزینی خراپەوە دەست پێکە بەڵام ئەبێ ئێمە بزانین چی ئەەکەین و چۆن ئەڕۆین و چیش ئەەکەین بۆچی شوێنێک ئەڕۆین ئەوەی بانزینی بکەنە ناو تەنکی سیارەکەتەوە کە بڕی شوێنی بەبەست دوایە ئەوجاتی کەرەوە بۆی سیارەکەت هەوانەکە سیارەکە هەوای کرد گرپاکە گرپەشی کرد ئاگری لەکەیتەوە ئەو حاڵدانی پێشووتر ڕوانە بەداخەوەکاتە زۆر گرنگە کە ئێمە ئاگاداری ئەوە بین فریاگوزارە سەرەتاییەکان بە تەواوی پێویستیەکانیەوە بەڵام ئێوە لە یەکتادا چەندێک هەڵی دەسەنگێنن ناوچەی ئێمە ئەم شارە کوردیەکانمان مەبەستم لە یەکتادا چەندێک خەڵکی ئێمە بە دەربەست فریاگوزارە سەرەتاییەکان بەڕاستی ئیمانیان کردووە من باسی ئەو دایک و باوکانە ناکەم کە هۆشیارن دایک و باوکەیە ئەگەڕێ بەدوایە دایک و باوکەیە بەس لەگەڵ ڕێزماوە قسەیەکەم لەم کەناڵەشەوە موبایلێکی داوەتە دەست مناڵەکەیەوە بەس ئەتاری و پۆجی و نازان وەرە شتێکی تری تێکە فریاگوزاری سەرەتایی فێرکە
پاپای وامان هەیە مناڵەکان فێری فریاگوزای هەر لە ڕێگەی مۆبایلەکەەوە دەتوانێت جارێکی دیکە پەروەردەی منداڵەکەی بگۆڕێت. ڕاستە من ئەو کتابی کە دروستم کرد یەکەم جا بە PDF دروستم کرد نزیکی 30,000 دانە لێ بەخشیەوە با خۆ بەخشی مەمنونی کەسەکە و کاکە بەس لێم وەرگربی کە ناو مۆبایلەکەتەوە پێست بێ برادرمانە بوو لە شاری کەنەدا لە شاری نێوەڕە کوردانی ئەوێ پێیانەوتم هەتاکو مامۆسایکی بەڕێز شەوێکیان تەلەفۆنی کرد لە هەڵشەوە بووم مارت بە خێزانەکەیدا بوو تیچی کۆمەتم بەس پێم بڵە مارەکەم چۆن گازی لێداوە بە گەستن گازی لێداوە یان ئەوەتە بە نوکی تیش گازی لێداوە بە کەڵبا وتی بە وەکو گازی مناڵوتمەوە سەلامەتی ئینشاڵڵا و خێزان سەلام بەس بیکە بیبە بۆ نزیکتری بنکەی تەندروستی کە لای ڕانی قەڵازێ بوو بۆی دەرزیەکی دژە جەهری لێ بدەن و بۆی ئەو مامۆسای ڕزگاری کرد. دەستەکان خۆش بێ بەڕاستی بابەتەکە زۆر هەڵەگرێ و هەمووشی زانیارین کە پێویستە زۆر بەوردی لێ بزانین. فریاگوزاری سەرەتایی جیا ئەکرێتەوە لەوەی کە لە ماڵەوە کرێ یاخود لە نێو ئەمبڵانسەکرێ یاخود لە نێو نەخۆشخانە دەکرێت چونکە هەندێک جار بیستومانە کە بۆ نمونە لە حاڵەتی شکاوی یاخود ڕوودا و پێکدادانی ئۆتۆمبیلەکان دەوترێت هیچ ئەگەر کەسێک شارەزانە بێ نابێت دەست لە نەخۆشەکە بدا یاخود لە بریندارەکە بدا لە بڕی ئەگەری هەیە زیانی پێبگەینی لەوەی کە تۆ بتەوێت یارمەتی بی ئەم جۆرە فریاگوزاریانە چین جیا ئەکرێتەوە لەوانی دیکەیان مەبەستم لەوەیە لەم جۆرەیانە کەسێکی ئاسایی دەبێت وریای چی بێت دەستکاری چی نەکات وایە؟ ڕاستە ئەو کەسانی کە پێدادانی سیارەیان تووشە بێیان تووشی داعامشتی وابن لە عەرزەکەی کەوتووە توانێت جوڵی نییە ئەڕووی بۆ لای گوێی ئەگەر قسەت کرد لەگەڵی گوێی هەستی پێی کرد ئەوانی جوڵایەوە دەم و چاوەشنی ئەوە کەسە ئەبیستێت بەڵام تووشی شۆک بووە ناتوانێت قسە بکات دەست لە شاردەماری دڵی بدە ئێرێ ئەگە زانی ئیشەکات ینی ترپەی هەیە ئەوە ئەتوانیت ینی بتوانانی فریاگوزایی سەرەتاییش لێ بەڵام چی پێش وەختە لە جادە دووری خەرەوە چۆن دووری خەیتەوە نەکو هەردوو قاچی ڕاکێشە قەمیسی لەبەرە ئێرێ قەمیسەکەی بگرە و لە ڕێگەی جلەکانیەوە لە ڕێژ لەکانی ئەگەر شکا بوو زەرری تری لێ نەدرێت بزەولانەیە لای ملوانی فقراتی 34 و 35 و 30 ئەو دەوروبەری خوارەوە یانوانی سەرەوە شکا بێتن بەڵام ئێمە نەزانین بەڵام بۆ نمونەش ئێمە کاتێ حاڵەتی شوابینین یەکسەر تەلەفۆنکەین بۆ 122 ئەمبولانس بۆی بە خۆشبەختانە ئێستا کۆپتەریشمانەیە نەکووە ئەم ماوەی لە پیرەمەگرو نازانە شۆ بوو بەفرەکە زۆرباری و خەڵک لەوێ ژیر بوو بە کۆپتەر هاتن بردیان مای خۆشبەختیە ئەلحەمدولیلا کە کوردستان پێشکەوت و تریژ ئەبێ ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو ئینشاڵڵا بە هەوڵی کەسانی وەکو ئێوە سەرکەوتوو بن بەڕاستی پێویستە ئێمە ئەوانە لە بەرچاو بگرین کەسانێکمان هەیە کاتێک کە وڵاتانێکی زۆر و ڕێگە دەبڕن و دوور دەڕۆن بۆی زانیاری وەرگن و خۆتان ئاسا هاتوونەوە خزمەتی خەڵکی خۆتان دەکەنەوە فریاگوزاری سوتاییمان لەبیر نەچێت چونکەیەکی لەو حاڵتانەی خەڵک زۆر لە ماڵەوە دووچاری ئەبێ و یەکسەر خۆی هەندێک شتەکە زۆر ئەبیستین هەیە ئەڵێ ئاردی پیاکە هەیەڵێ بیخەبەر ئاوی سارد هەیەڵێ مەحجوری دانی لێ دروستەکە چیەشی بۆ بگرەوە بەڵێ دروستەکە چییە دکتۆر لێرە فریاگوزایی بۆ سوتاوی ئێمە ئەیکەینە نزیکی 4 قۆناغ بۆ 5 قۆناغ ئەو قۆناغانە چین کە ئافرەت لە ماڵەوە ئێمە زیاتر دایکانمان خوشکانمان کابانەکانمان بەداخەوە سەلامەت بن ئینشاڵڵا هەبیان ڕاستە ئەوانە زیاتر بەلای برنج و ئەو شتە ئەچن تاوەیەکیان پێەیە ڕۆنەکە زۆر قرچاوە ئەیهێنێ مەیکە بەر ئاوەکەیە ئاگر زیاتر لەو هەڵمە و لەو ئاگرەوە لەو ڕۆنە قرچاوە کە تووشی ئاگرێکی زۆرە بێ سەجار بینیمانە لە یوتیوب سەجار لە حاڵتی ناکاو بینیمانە تاوەی گرمێنەوە ئای پیا کردووە لەو کاتێ یەکسە گرپە ئاکە کە گرپەی کرد و ئاگر دروستە بێ ئاگرەکەش زۆر تەشە ناکە ئەوە زۆر خەتەرە ئەوە یەکێکە لا خەتەر بە هەڵم بوون زۆر خەتەرە بۆ ئافرەت تووشی سوتایەکە هەر بۆ نمونە تۆ لە ماڵ و برنجێ پڵاو لێ بنێ کە سەرەکەی هەڵیتەوە بوخارێکی وا دێ بۆ دەموچاو ڕێک دەموچاو دەوانەی سوتاوە خۆتیش دەست پێ ناکەی ئەڵێی لەبەر خۆر سوتاوم نە بۆ هەڵم بوونە سوتاویت ئەوە یەکی لە خاڵەگەینکە سوتاییمان هەیە بخوانەکە بە بتڵی خاص تەقیوە تۆ کاتی ئەڕۆیتە ماڵەوە بۆ لە میوانی بووی دەرگای پەنجەرەکان دەرگای پەنجەرەی هەمووی پێراوە هەمووی سەر پشت تۆ نازانین ئەو غازە لێ ڕۆشتووە یانە یەکسە مەڕۆ بۆ لای تەواخە و چەرخێکی لێدە و لەوانەیە لەو کاتەیە گرپە بکات و
بستوی ئەمانە کاتە مەبەست لەوەیە مرۆڤ لەم شتانە دیاریکراوانە پێشهاتی هەبێت ڕاستە خۆشە بە بەردەوامی بیکەینە پلان و خوو لە ژیانە ئەچیتە ماڵێکی چۆڵۆ یاخود دیتەوە یەکسەر ئاگر هەڵمەکە شتەکانمەکە پەنجەرەکان بە هەوا بگۆڕدە مەبەستت لەوانەیە چونکە دوانە ئۆکسیژنی کاربۆن لەو ماڵەیە زیادی کردووە کە زیادیشی کردووە CO2 زیادی دوانە ئۆکسیژنی کاربۆن زیادی کردووە لەو ماڵەیە غازی لەگەڵ ئیتر لەگەڵ CO2 هەمووی پێکەوە وای لێ هاتووە پەنگی خواردەوە کە بانکی خواردەوە ئەڕیت لە ماڵەوە چرخێکی لێری خوانەکە ئەو بارودۆخەنە خوازراوانی بەڕاستیش لە ئیمەرجنسی هەولێر بووم حاڵەتی وام زۆر بینیوە تایبەت ئەو دایکانی کە مناڵەکانیان ئیهمال کردو لەگەڵ ڕێز مامۆسایەکەم تەباخیان داناوە یان زۆپایان داناوە زیاتر ئەو حاڵەتانە لە هینە لە زستانە تووشە بێت مناڵم بینیوە لا دەموچای ئەو میسوتاوە مناڵم بینیوە لای ڕانی میسوتاوە مناڵم بینیوە زۆر حاڵەت دیان کەسانی ترم بینیوە خۆیان سووتانوە ئیتر سووتاوە بە بانزی نەبەشتی تر ئامانە قۆناغمانەیە ڕووی داوە بەهۆی ئەو فریاگوزاری سەرەتایی کە لە ماڵەوەی کراوە کەسەکەی تووچاری با بڵێن باردۆخەکەی سەختتر بوو بێ لەبەرەوەی بەهەڵە فریاگوزاریکی بۆ کراوە بەتانیە بۆ نمونە کە کەسەکە سووتاوە زیاتر سوتایی لە ئافرەتانە تووشە بێت ئافرەت بەتانی تێوە یەکسە بەتانیت وامەکە یەکسە جلی لەبەر لێکەوە بیکەنەوە سیارەکەەوە بە شتێکی سادە و ساکاوی پێچەرەوە شەرع شەرمیتیانە ئەوانش هەموو کەس لە بارودۆخەش تاو کەسەکە سوتاوە لەوان لە قۆناغی سێ بێت و نەزانیت قۆناغی سێ تا ئەم ناوە دێت ئێتەوە ڕێژەی هەشتایەنەوە تا تام ناوە بێت کەسەکە زۆر بە دەگمەنی ئەمێنێت قۆناغی یەکمانێک کە دەستەکانە قاچەکانە قۆناغی دوومانێتە ئەم ناوەیە قۆناغی سێمانێکە هەشتاونەوەتی گرتووە قۆناغی چوارەوە کەسە مردووە ئەبێ لەو کاتەیە بزانین کاتێکە تۆ ئەچی بەتانێکی گەرم ئێنی ئەکابرا جستی سوتاوە تو یەکسە بەتانیشی بۆ منێ یەکسە بیکە پشتی سیارەکە پشتی پیکابەکەەوە بیبینە ئەو خەتەر بۆ سوتاوەکانی قۆناغی یەک ئەوەت پێێنەوەتی کامیان دروسترە وتمان هەیە ئاوی پێ ئەکات هەیە بۆ کوشتانی کە بیستراوە کۆکراوەوە پێویستە چی بکات ئەو کەسە چی با لەو سوتاویەتە ئەگاتە نەخۆشخان لە دەر زێمانەوە ئەمە دەستمان سوتاوە بێ ماجون تەماتی لێ ماجون دەمودانی لێن زۆر شتێ ئەوانە خەتەرە چونکە ئەوانە خۆی مادەی کیمیاییتیە مادەی حافیزە ناو ماسشایە بۆی ماسەکە تێک نەچێت باشە تۆ ناتوانین بچی دەست سوتاوە ماسی لێی ئارد ئەگەر ئاردەکە سفر بێت ئارد زۆر باشە ئەگەر ئاردی سفر هەبێت ئارد گەنم بەکتریای زۆر باشی تایە زیان بەخشی تیانە زۆر باشی تایە ئیلا ئەگەر ئەو هەویرە بترشێت کە ترشە ئەوە بێتە بەکتریای زیان بەخش بەڵام تۆ ئاردێکی پاک بێنە ئەو شوێنی سوتاوە بۆ نمونە خوانەکە دەستێکەوە پڵنینێکی کردووە کیفی کردووە ئاوی دیتیات زیوە تۆ یەکسەر میتەقێنە بیتەقێنە و پێستەکەی دێکێتەوە دوای بە مودەی مانگ و دوو مانگی چەک نارێت ئەبێ بزانی چی کاتێک لە چه حاڵەتەکە و یەکسە بچیتە خستەخانە نزیکتری بنکەی خۆت ئەگە سەیدەلی هەبوو پەرستاری لێبوو بتوانی زر ئەگەر ڕێنمایی دابێت زۆر باشە هینە بڕۆ بۆ نزیکترین ئەو شوێنە ئەو بنکێ و تەندروستیە بۆی ڕێنماییتکەن و ئەوان بۆت لابن نەچوو یەکسەر بیتەقێن و پێستەکە بەڵام تا ئەچێ ئاسایی ئاردی لێبات ئاردەکە تا ڕادەیەکلی ئەگەر شتەکە زۆر سوتاوە هەتا ئەم ناوسوتەوە ئەوەی کار لە ئاردانی لێ نەکا و بچێت نزیکترین بنکەی کە ئەتوانێت یارمەتی ئەوان لەوێ دەرمانی خۆیانەیە لە دکتۆری بەڕێزی لێ دکتۆری گەورەی سوتاوی لێە دکتۆر ئەی بینێ چونکە هیچ شتێک وەک پێز نییە مامۆستا کاتێککە پێست ئەستوێت ئەو پێستە جای وایە دووبارە نایێتەوە بەڵام ماشەڵڵا دکتۆری ئێستا ئەمەنە زیرەکەن ئەتوان ئەو پێستانە بگەڕێتەوە لە ڕانەکانە لە شوێنی ترە بیگەڕێنێتەوە و تەجمیلی بکاتەوە بەڵام گرنگەوەیە ئێمە ڕژ و زیانی گەورەتر نین لە خۆمان زۆر گرنگە ئەم خاڵانە تکایە ئاگاداری ئەوە بن تکایە با سوود لەم پرۆگرام و زانیاریانە وەربگرین دەرفەت بقۆزینەوە لەم دکتۆرە بەڕێزانێک کە ئەو زانیاریانەمان پێ دەڵێن بە تایبەتتر بۆ ئەو دایک و باوکانێک کە لە ماڵ و منداڵی بچووکیان هەیە بەڕاستی منداڵە بچووکەکەی تۆ هیچ داوانی ئەوەی نییە هیچ ناچار نییە لەبەر هەڵە و کەم تەرخەمی دایک یا باوک تەواوی ژیانی بە شێواوی بەسەربەرێ لە بەرەوەی تۆ کەم تەرخەم بووی بە پێویست ئاگاداری ماڵەکە و مەتبەخەکەی خۆت نەبوویت منداڵەکەت لایکی دەموچاوی سوتاوە هەموو ژیانی ئەبێ وەکو کەسێکی ناتەوا بەڕاستی بەرەکە یاخۆ شێوا بەڕاستی ڕاستیشتی وام زۆر بینی بەڕاستی ئەمە جێگەی داخێکی زۆر زۆرەیە یعنی ئەو مناڵە باجی ئەوە باکە کە دایکێکی ئیهمال و نابەرپرسیاری هەیە مامۆستا حەزەکەم دەرفەتی ئەوشمان هەبێ باسی ئەو کتێبەمان بۆ بکەی کە بەڕێزت بە چەند زمانێک نووسیوتەوە بۆمان چۆن بیرۆکەی کۆکردنەوەی ئەو زانیاریانەت لە گەڵاڵە بوو چی هانی دای بۆی بیکەیتە کتێبێک و ئاوا بگاتە بەردەستی هەموو کەسێک من ساڵی 2020 بوو بەڕاستی کتێبەکەم نووسیەوە
2020 لە سەر دەفتەرێک نووسیمەوە ئەچوومە خەستەخانەکان شتی زۆر حاڵەتی شازمە بینی حاڵەتی ناکاومە بینی مردن ئەبینی ئیتر هەمووی نووسیە و بەڕاستی بیرۆکەم بوات کە زیاد بەرەو پێشەوە بڕۆم ئیتر خەڵک لە مردن بەدەست من و هیچ کەسێک نییە پێغمبەر صلی الله علیه و سلم مردووە مردن بەدەست هیچ کەسێک نییە کەواتە ئێمە لە 180 ئەو کەسانە فێر ئەکەین بگەڕێنەوە لە حاڵەتەش نەناکاوەکان وەکو ئەو فەرمومان لە سوتاویە لە شکاویە لە هەر شتێکە ئێمە ڕێلی ئەگرین بۆ نمونە ئەم نەخۆشی پیسە هات نەخۆشی کۆڕۆنا خەڵکانێکی زۆر من خۆم هەر باوکم بە نەخۆشی کۆڕۆنا وفاتی کرد قوربان لەگەڵ مردیەوە مولەیەکەم ساڵی 2020 کاتێکە باوکم وفاتی کرد بەڕاستی تەواو بیرۆکەی ئەوم بوات کە ئەو کتێبە بەڕاستی بیبەخشنەوە بە هەموو ئەو کەسانی کە تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون تووشی نەخۆشی دەگمەن بوون تووشی نەخۆشی شێوازی ناکاو بوون ئیتروام لێ کردمە PDF کە کردمە PDF بە زمانی شیرینی کوردی نووسیمەوە دوای کردم بەڕاستم دوای ستێپ بای ستێپ هەنگاوی ترمنا کە بیکەمە زمانەکانی تر 30,000 دانم بە PDF لێ بڵاو کردەوە لە هەموو شارەکان هەتاکو بۆ شاری کەنەدا و بۆ شاری ئەمریکاش نادم هەر بە PDF لە هەموو شارەکانی کوردستان من بڵاوم کردێتەوە مافیشی پارێزراوە لە هەموو پیجەکان هەر پیجێکیش داینرێت یەکسەر ئەزان ئەوە هێمنەوە لەگەڵ ڕێزمە چەند پیجێکیش بردو بیان ڕاستەخۆ داوای لەبوونیشیان کردەوەتی نەمازانیەوەکە هی تۆی بەڕاستی داوای لەبوونەکەین ئەم کتێبەی کە دروستکراوی بازرگانی نییە من ئەگەر بازرگانیم پێ بکرێت پێشتر بازرگانیم پێوا کرد بەڵام ئەم کتێبە کاری بازرگانی و کاری خێرخواسیە هەر بۆ خێرخوازی دروستم کرد و هەروەش ئەڕوات و هەروەش ئەمێنێتەوە هەتاکو دنیاگان خۆش بە کتێبێکی وەها باسیز کرد چەند بەو هەنگاوانە تێپەڕیوە بەڵام لە ڕووی سەپۆرت کرد و سپۆنسەرکردنی خۆتەوە کەس هەبوو یارمەتی دەربێ بۆ بابەتێکی ئەوەندە مرۆڤ دۆستانە کەس سپۆنسەری نەکردم هەتاکو ئێستا بەس خۆمم هەتاکو چاپ و لەگەڵ دوو مامۆستای بەڕێزەکردیان سە زمانی فارسی یەکێ لەوانە مامۆستا کاژاڵ حەمید لە شاری سنەی بەڕێز بوو لە شاری ئێران کردیەوە زمانی فارسی بووم دەستەکانی خۆشم مەمنونین و مامۆستا دکتۆرە لەنیا سەردارکە هەر ئەویشم کردەوە سەر ناوی خۆم پێکەوە کتێبەکەمان دانایەوە دووبارە کردێسە زمانی عەرەبی و ئینگلیزی و کتێبەکانی ڕێخست و ئیتر کتێبەکەش ئێستا بەردەستە ئەمڕۆ بەڕاستی چاپەکەی دەرچوو ئەیکەینە دەست خوێنەری بەڕێزی ئینشاءالله پیرۆزتان بێت سەرکەوتنێکی زۆر گەورە مرۆڤ دۆستانەیە هیوادارین بگاتە بەرزترین پلە و ئینشاءالله خەڵاتی زۆر باشی لە دوا بەدەستبێنی من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ بەڕاستی سوپاس دەکەم کە بەڕێزمان بینی و سوودماوەی تەواوی پرۆگرامەکەت پڕ کرد لە زانیاری کۆتایی ئەگەر شتێک ماوێ و مەبەستان بێ باسیکەن من کاتە بەخشمە ئێوە و جگەر لە دەستخۆشی و سوپاس نازانم چی کەمان هەر شتێک کە بڵێن کەمە بۆ بەڕێستان ئەو کتێبە با بیکەینە بەردەم بە ڕێزانیش ئەمە کتێبی فێرس ئەیدە ئەم کتێبە ڕاستە بە سێ زمان نووسراوە بەڵام لێرە چیمان کردووە ڕاستمادانا کەسێک نەخوێنەوارە لە ڕێگەی ڕسمەوە تێبگە بۆ نمونە ئەم بەڕێزە شتێک لە قورگی گیر بووە تیکەیە دینارە چی کردووە لێرە بەڕاستم دەستی شتەکانی لەو شوێنان داناوە کە ئەو تیکە نانە یان ئەو دیناریان ئەو شتە لە قورگی بێتە دەرەوە لە کوێ فشار دروست بکەیت بۆ ئەوەی بێتە دەرەوە کەسێک کە خوێنەواری نەبێت اینجا بە چوار زمان نووسراوەتەوە کوردیە فارسیە عەرەبیە ئینگلیزیە بێجگۆ بە ڕسمیش دامان ناوە یعنی هەر کەسێک ئەگەر نەتوانێت بەو چوار زمانە بخوێنێتەوە بەڕستن دامناوە بەڕستمەکان ئەتوانێت هەموو کردارەکان جێبەجێ بکات و لێرەش ئەو پایکێژەی کە باسمان کرد ئەو ئەوەی لە ماڵان هەبێت پارەستۆڵە مەلحەمی سوتاویە بۆ نمونە مەلحەمی هەوکردنە ماقەستە لایتە چونکە پێویستمان پێیەتی زۆر جار شتێ حەشاراتێک شتێک چێتە جۆمانە پێویستمان بە لایتەکەم قەترەیە ئیتر ئەمە جانتاکەیە ئەمە بۆکسەکەیە ئەم شتانەمان کردووە بەس بۆ ئەوەی خەڵک لێمان ڕازی بێخوا یۆ لێمان ڕازی ئینشاءالله ئەم شتانە بەس بەڕاستن کەسەکە نەخوێنەواری بێ دەتوانێت بەتاتێک واتە هیچ حەلێکی تیان نەماوە بۆ ئەوی ئەو کتێبە بەردەست بکەوێ و بە وریایی و مامەڵەی لەگەڵکی بۆی ژیانی خۆت و کەسانی کەش پارێزی ئەبێ بیخوێنەوە و هیچ چارەسەریشی تریشی دیانە هەموو دەرگایەکم گرتووە ینی کەسێک ئەگەر هەڵەیەکی بتیا بدۆزێتەوە هەموو دەرگاکانم لێ گرتووە بەڕسم دامناوە بە چوار زمان دامناوە تاو دەستا خۆش بەسەر کەوتوبن ئینشەڵڵا ئاماژەکەتان پێکاوە
کارێکی مرۆڤ دۆستانەیە زۆر زۆر سوپاس دەکەین جارێکی دیکە میسپاسی ئێوە سپاسی کەناڵە جوانەکەتان زۆر سپاس دەکەم دکتۆر هێوار سەباح ساڵح جەنابیان کە وەکو پێشتر ئاماژەم پێدا یاریدەدەری پزیشکی دەرمانسازی و هەروەها هەڵگری بڕوانامە لە فریاگوزارە سەرەتاییەکان کە لە شاری نیویۆرک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەدەستهێناوە لەگەڵمان میوان بوو و زۆر سپاس بۆ زانیارەکان کەناڵە جوانەکەم لە شاری سلێمانی کاتێکی خۆش بۆ تۆ کاتێکی خۆش بۆ بینەرە بەڕێزەکانمان زۆر سپاس.